ناوی موشک ئاگری دۆزەخ، ناوی فڕۆکەی هەڵگری موشک دروێنەکەر. ئاگری دۆزەخ و دروێنەکەر پێکەوە یەکیان گرت و کۆتاییان با چیرۆکی گەورەترین ژەنەڕاڵی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هێنا. کاتژمێرێکی بەرەبەیانی ڕۆژی سێیەم مانگە هاوڵاتیانی ناوچەی کەرخی بەغدا بە دەنگێکی گەورە لە خەو ڕابوون. ئەو دەنگا دەنگی موشکی هێڵفایر بوو. کاتێک لە فڕۆکەی بێفڕۆکەوانی MQ9 ڕیپەرەوە ئاڕاستی ئۆتۆمبیلەکانی بەرپرسی فەیلەقی قودسی سوپای پاسدارانی ئێران و جێگری سەرۆکی دەستەی حەشدی شعبی کرا و هەردووکیان و 8 کەسی دیکەیان کوشت. ئەو فڕۆکەی کە لابۆردومانی قاسمی سولەیمانی و مەهدی موهەندیس بەکارهێنرا بە مەترسی دارترین فڕۆکەی بێفڕۆکەوانی جیهان دادەنرێت. فڕۆکەکان ناوی MQ9 ڕیپەرە، واتە فڕۆکەی هاڕەر یان دروێنەکەر. ئەم فڕۆکە لە بنەڕەتدا بۆ ئۆپەراسیۆنی زۆر ئاڵۆز و هەستیار بەکاردەهێنرێت. خێرایەکەی 482 کیلۆمەترە لە کاتژمێرێکدا، توانای فڕینی لابەرزی زیاتر لە 50,000 پێوە هەیە، دەتوانێت ماوەی 1150 میل ببڕێت. باڵەکانی زیاتر لە 20 متر فراوان و توانای هەڵگرتنی موشکی زیرەکی پێشکەوتووی هەیە کە لە یەک کاتا دەتوانێت چەندین ئامانج بپێکێت. ئەمریکا زیاتر لە 11 ملیار دۆلاری بۆ پرۆگرامی دروستکردنی ئەو جۆرە فڕۆکە بێفڕۆکەوانە تەرخان کردووە و نرخەکەشی 16 ملیۆن دۆلارە. بۆ یەکەم جاریش لە ساڵی 2007 دەستی بە چالاکی کردووە. ئەم فڕۆکەیە کە قورسایەکەی 2227 کیلۆیە دەنگی زۆر نزمە. ئەوە شێکێکە لە تایبەتمەندیەکانی کە دەتوانێت لە ئامانجەکەی نزیک ببێتەوە بەبێ ئەوەی هەستی پێ بکرێت. فڕۆکەکە فڕۆکەیەکی هێرش بەرە و لە مەودایەکی دوور بە وردی ئامانجەکانی دەپێکێت و ئەرکی چاودێری و بەدواداچوون و گەڕان و ڕزگارکردنی هەیە. هێزی ئاسمانی ئەمریکا خاوەنی 93 فڕۆکی MQ9 دروێنەکەرە و چەندین جار لە عێراق و یەمەن و ئەفغانستان و سووریا بەکار هاتووە. هاوشێوەی فڕۆکەی MQ9 دروێنەکەر موشکی هێڵفایریش کە لە ئۆپەراسیۆنی کوشتنی قاسم سلێمانی بەکار هات، خاوەنی چەندین تایبەتمەندی جیاوازە و موشکێکی مەترسیدار و لە ناوبەرە بۆ ئامانجەکانی. ناوی تەواوی ئەم موشەکە AGM هێڵفایری R9X و بە فلاین جینسو ناسراوە کە جۆرە چەقۆیەکی بەناوبانگی ئەمریکایە و لە جیهانی چەقۆکێشاندا مانای تایبەتی خۆی هەیە. موشەکەکە بەرهەمی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە و لەلایەن کۆمپانیای لاکهید مارتینەوە دروستکراوە کە یەکێکە لە گەورەترین کۆمپانیەکانی بواری دروستکردنی چەک و ئامێرە هەواڵگریەکان. موشەکەکە بە جۆرێک دروستکراوە کە فڕۆکە بێفڕۆکەوانەکان لە توانایاندایە هەڵی بگرن. بە جۆرێک کێشی 45 کیلۆیە و تەنها 178 سانتیمیش درێژە. تیرەی موشەکەکەش نزیکەی 17 سانتیمەترە و کێشی کڵاوەکەی 9 کیلۆگرامە. هێڵفایر یان ئاگری دۆزەخ دەتوانێت ئامانجەکەی با ڕێژەی لە 100% بپێکێت بەبێ ئەوەی زیان بە چواردەوری نزیک لە ئامانجی دیاریکراوە بگەێنێت. ئەمریکا ئەم موشەکەی بۆ لە ناوبردننی کەسە گرنگ و مەترسیدارەکان دروست کرد کە ناتەقێتەوە، بەڵکو کڵاوەی ئەم موشەکە 6 دەمی تیژ و بڕەری پێوەیە کە بەر لە چەند چرکەیەک لە پێکانی ئامانجەکەی دەردەکەوێت. ئامانجەکەی دەهاڕێت و پارچە پارچی دەکات. هەر ئەمە شەوای لێ کردووە کە بە نینجا بناسرێت، چونکە وەک شمشێری نینجا بڕەر و خێرایە. بە پێو زانیارانی کە بڵاو کراونەتەوە ئەم موشەکە چەند کەسێکی دیار و ناسراوی پێکوژراوە. لەوانە ئەحمەد ئەبولخەیری میسری کە ناوبرا و جێگری ئەیمەن زەواهیری ڕێبەری ڕێکخراوی قاعیدە بوو لە 26 شوباتی ساڵی 2017 لە باکووری سووریا کوژرا. ڕێکخراوی قاعیدە لە 2 ئازار ڕایگەیاند ئەبولخەیری میسری لە بۆردومانێکی فڕۆکە بێفڕۆکەوانەکانی ئەمریکادا کوژراوە. ئۆتۆمبیلەکەی جێگری زەواهیری نەتەقی بوویەوە، بەڵام بەشی سەرەوەی ئۆتۆمبیلەکە کون بوو. ئەمەش بەڵگەیەوە بوو کە موشکی هێڵفایر لە ڕێگەی شەشتی غەبڕەرەکەیەوە چووەتە ناو ئۆتۆمبیلەکە. هەروەها جەمال بەدەویەکێکی دیکەیە لەو کەسانی کە لە ڕێگەی موشکی هێڵفایرەوە کوژراوە کە ناوبراو کەسێکی دیاری ڕێکخراوی قاعیدە بوو. لە مانگی تشرین یەکەمین ساڵی 2000 لە دەریای یەمەن کەشتی USS کۆڵی ئەمریکای تەقاندەوە و بەهۆیەوە 17 کەس کوژران و 39 دیکەش بریندار بوون. ترامپ لە 6 کانونی دووەمی ساڵی 2019 کوشتنی جەمال بەدەوی ڕاگەیاند. دوا ئامانجی موشکی هێڵفایری نینجا کوشتنی قاسم سولەیمانی و مەهدی موهەندیس و 8 کەسی دیکە بوو لە 3 مانگە کە تەرمەکانیان بە جۆرێک شێوا بوو لە ڕێگەی پشکنینی DNA ناسنامەکانیان دیاری کرا. ڕاستی حەمە ئەمین، کەناڵی ئاسمانی پەیام.